بۆ خۆی واتایەوە دەگەێنێت کە ئەم شاندە شاندێکی سەربازی بووە. شاندە سەربازیەکانیش بە پێی ئەو پرۆتۆکۆلانەی کە هەن کاتێک کە سەردانەکەن بۆ کاروباری سەربازیە بە نیسبەتی تورکیاشەوە بێگومان ئەمە ئامادەسازیە بۆ شەڕ. من پێم وابێ دوو تەوەرەی شەڕ ڕەنگە لەم سەردانەدا پێشنیاز کرابێ، دوو ناوچەی شەڕ یا دوو تەوەری شەڕ، تەوەرێکیان بریتێ لە ناوچەی شنگال و تەوەرێکیان بریتێ لە قەندیل. بە پلەی یەکەم ئەم شاندە کە سەردانی بەغای کردووە داوای لە حکوومەتی عێراقی کردووە کە ئەوان بتوانن هاوکاری سوپای تورکیا بکەن بۆ ئەوەی کە ناوچەی شنگال لە هێزەکانی سەر بە پارتی کرێکارانی کوردستان بە وتەی خۆیان پاک بکەنەوە. بێگومان ئەمەش بۆ عێراق دەبێتە کێشەیەکی گەورە، چونکە سەروەری خاکی عێراق پێشێ لەکرێت. ئەمە لە پرۆتۆکۆلی نێودەوڵەتیە بە هیچ شێوەیەک ڕێگە پێدراو نابێت. ئەوەندەی من ئاگادار بم شاندەکەی عێراق هیچ جۆرە بەڵێنێکیان بە تورکیا نەداوە، تەنیا ئەوە نەبێت کە عێراق بە پێی ڕێککەوتنامە نێودەوڵەتەکان ڕێگە نادات کە لە هیچ شوێنێکەوە هەڕەشە بکرێ بۆ سەر وڵاتە دراوسەکان، ئەمەش بە پێی توانە جێبەجێ دەکات. تورکیا مەبەستی زیاتر ئەوەیە کە دەستپێشخەریەک بدوێنێ. ئەو دەستپێشخەریە بریتێ لەوەی کە لە ئایندەدا پێدەچێت لەگەڵ دەست بەکاربوونی ئیدارەی دیموکراتەکانە بە سەرۆکایەتی جۆ بایدن پێدەچێت کە هەرێمی سونە لە عێراقا ببێتە واقعەک. ئێستا هەمومان دەزانین کە ئەو هەرێمە کاری بۆ دەکرێت، کاریشی بۆ کراوە. ئەو هەرێمە پشتیوانی ئەمریکایی بەدەست هێناوە، بێجگە لەوەش ئەو دەوڵەتە عەرەبیانەی کە پاڵپشتی ئەو هەرێمە دەکەن سعودیە و ئیماراتە. بێگومان ئەمەش ئەم دوو دەوڵەتە لە خەتی ئیخوانیەکەی تورکیاوە دوورن. تورکیا ئەمە لێک دەداتەوە کە هەرێمێکی سونی دش بە خۆی دەبێتە دراوسەی، ئەمە بە خاڵێکی مەترسیدار دەبینێ. بۆیە دەیەوێت دەستپێشخەری بکات، دەستپێشخەری بکات بۆ ئەوەی کە بتوانێت لە ناوچی لە ڕێگەی دەشتی مووسڵەوە سەهلینەینەوە بتوانێت لە وێرای مەعسکەری بەعشیقا مەعسکەرێکی دیکەشی هەبێت لە ناوچەی شنگال و لە شاخی شنگال بە تایبەتی، چونکە هەمووان دەزانین کە شاخی شنگال تایبەتمەندیەکی استراتیجی زۆر گەورەی هەیە، چ بۆ تورکیا، چ بۆ عێراق، چ بۆ ئێران و تەنانەت بۆ سووریاش. لەبەرەوەی هەمومان دەزانین کاتی خۆی کە ئەو ڕۆکێتانەی ئاڕاستەی ئیسرائیل دەکرا لە سەردەمی حکوومەتی بەعسا لە شاخی شنگالەوە، قاعیدەکەی لە سەر شاخی شنگال بوو. ئێستاش ئەو سەربازگە گەورەی کە لە شاخی شنگالە لە حیزبی بەعسەوە بەجەماوەتەوە وەکو خۆی ماوەتەوە، جێگەیەکی استراتیجیە شاخی شنگال. بۆیە تورکیا دەیەوێت لە ڕێکردنەوەی ئەم سەربازگەیە بتوانێت سەربازگەی دووەم بکاتەوە، هێزەکانی بێنێتە ئەوێ لەم ڕێگەیەوە دەتوانێت هەژمونی سەربازی و سیاسی خۆی بەسەر ناوچەی سەهلینەینەوە بڵاو بکاتەوە. لەو ڕێگەیشەوە دەتوانێت کۆمەڵی ئامانج بەدەست بێنێ. یەک لە ئامانجەکانەوەیە کە دەتوانێت لە ناو هەرێمە سونیەکەیە ڕۆڵێکی باڵای هەبێت لە ڕووی استخباراتی و لە ڕووی سەربازی و لە ڕووی بڕیاری سیاسیەوە لە ئایندەیە. دووەمیان ئەوەیە کە سنوورەکانی خۆی بەباشی بەرامبەر بۆ هەرێمە سونە تازێ پارێزێ. سێمیشان ئەوەیە کە بەکردنەوەی ئەم سەربازگەیە دەتوانێت شادەماری پەیوەندیەکانی ڕۆژئاوای کوردستان لەگەڵ باشووری کوردستان لە ڕێگەی شنگال و لە ڕێگەی ئەو ناوچانەوە بە تەواوەتی ببڕێت. ئەمە ئامانجەکانی تورکیایە لەم هێرشە لەم بڕیارەدا. بۆیە من لەو باوەڕێدام ئەمە جوڵەیەکی استراتیجیە کە تورکیا دەیکات، ئەمە بڕیارێکی دەوێت. لەو باوەڕەشدام کە تورکیا دەوێت دەستپێشخەری بکات بەر لەوەی کە ئیدارەکەی جۆ بایدن بە تەواوەتی بکەوێتە سەر پێ و دەست بەکار بێت. ئەمە بکات ئەمرێکی واقع و مفاجئەیە. بەڵام ئێمە دەبێت ئەوە بزانین کە ئەمە کارێکی مەترسیدارە، پێ ناچێت دووە بە ئاسانی بۆ دەوڵەتی تورکیا بچێتە سەر. سەردانەکە ئەوەی کە تایبەتە بارێمی کوردستان وەکو باسم کرد، لە هەنگاوی دووەمە تورکیا دەیەوێت لە ناوەڕاستی مانگی سێیە. ئێمە دەزانینەوە نزیکەی 40 ساڵە هەموو بەهارێک مؤسسەی عەسکەری لە تورکیا ئەم بەهارە ئەکاتە دەستپێک بۆ لە نابردنی پەکەکە و بنبڕکردنی پەکەکە و ئەمە 40 ساڵان بێتوبالۆرێ لێدەنەوە. ئەم بەهارەش هەر بە هەمان هینی بڵێن بە هەمان مەبەست پێیان وایە لە ناوەڕاستی مانگی سێە ئەگەر هاوکاریەکی تەواو لەلایەن دەسەڵاتی پارتی دیموکراتەوە دەست بێنن.
ئەوە ڕەنگە بتوانن دیارە شەڕەکانی هەفتانینیان لەبیر چۆتەوە یاخود نایانەوێدان بەو شکستە گەورەیە بنێن کە ئەوان لە ناوچەی هەفتانین کە تەنیا دوو گردە نەیانتوانی بەو هەموو هێرش و تەکنەلۆژیایەوە نەیانتوانی کە خاڵێکی ئۆتۆ بەدەست بێنن کە بەتەمای بوون بۆیە ئەوان لەو باوەڕەتان ئەگەر بتوانن پارتی دیموکرات لەم شەڕەدا بەشداری پێ بکەن بەڵام ئامانجەکە لەوە فراوانترە ئامانجەکە ئەوەیە کە ئەوان بیانەوێت دوو خاڵی دیکە لە مەشا بپێکن خاڵ یەکەم ئەوەیە ئەمان بتوانن شەڕی کورد لەگەڵ کووردا زیندوو بکەنەوە چونکە وەکو دەزانین دەمێکە ئەم شەڕی کورد بە کووردا کۆتایی پێهێنراوە و خاڵێکی تریش لەوە مەترسیداتر ئەوەیە کە ئەوانە دەیانەوێت هەل لە ڕێگەی سەرکردەکانی پارتیەوە بتوانن یەکێتیش بخەنەنا ئەو داوای تورکیاوە یەکێتی و هێزە سەربازیەکانی یەکێتیش پەلکێشکەن بۆ ئەو شەڕە لەگەڵ پارتی کرێکارانی کوردستانە بەمە تورکیا بە تەواوەتی هەژمونی سیاسی و سەربازی خۆی بەسەر هەموو کوردستان ئاسەپێنێ هەموو کوردستان دەکاتە پێگەیەکی استخباراتی و ئەمنی بۆ خۆی بێگومان ئەم کارش کارێکی قورسە بتوانێت ئەو بیر و باوەڕە شەقامی کوردی بتوانێت بە ئاسانی ئەو بیر و باوەڕە پەسەندکە یا بچێتە ژێرباری ئەو فشارەوە لەبەرەوەی وەکو دیتمان ئێمە ساڵی پار تورکیا بە تەمای ئەو هێرشە بوون ئامادەسازی نەفسیان بۆ کرد لە ناو هێزەکانی پارتی و لە ناو شەقامی کوردیا بەڵام بینیمان کە شەقامی کوردستان بە شێوەیەکی زۆر جوامێرانە لەو نەخشەیە هاتە دەست و ڕەتیان کردەوە جوابی پارتی لە شەستەکانەوە لەگەڵ دەسەڵاتی و دەوڵەتی قوڵی تورکیا دەستی تێکەڵا جوابێکی ئەوتۆیان پێنیە چونکە ئەوان دەمێکە پەلکێشکراون بۆ ئەو کارانە دەمێکە دەستکێشێکی بەداخەوە دەستکێشی دەوڵەتی تورکیان لە ناوچەکەدا بەو کارانە هەڵدەستن و بە ئەرکی خۆیانیان زانیوە و ئەو پاراستنی سیاسی و سەربازی پارتی و بنەماڵی بارزانیش هەر لە ڕێگەی دەوڵەتی تورکیاوەیە کە لە دەسەڵاتا بمێنەوە کە پارێزگاریان لێ بکرێت دیارە بەرامبەر بەمە و بەرامبەر بە هەنێ شەراکەتی تر لە بواری نەوت و بازرگانیە ئەمان پێکەوە استراتیژێکیانەیە ئەویش بریتە لەوەی کە بێکەوە بتوانن شەڕی پەکەکە بکەن و لە نایبن شەڕی تورکیا لەگەڵ پەکەکەیان نییە چونکە ئێمە دەزانین پەکەکە دروست نەبوو پێشەوەی پەکەکە ناوی هەبێت تورکیا لەو ناوچانە هاتووە شەڕی کردووە کاتی خۆی کە شەڕی حیزبی ڕزگاری کرد و شەڕی حیزبی کاوەی دەکرد و ئۆپراسیۆنی لە ناو خاکی سووریا ئەنجامەدا کاتی خۆی ئۆپراسیۆنی سنوورداری لە ناو کوردستانی باشوورە ئەنجامەدا و کاتە پەکەکە بوونی نەبووە چونکە ئەوان لە ناو عقڵەتی شۆڤێنیستی دەستگاکانی دەوڵەتی تورکیایە کورد بۆ خۆی هەڕەشەیە لەسەر کیانی تورکی چونکە ئەوان پێیان وایە کە مەزنبوون و دروستبوونی کیانی کوردی بۆ خۆی ئەوە دەگەیەنێکە لەبەرەوەی ئەو خاکەی کە تورکیا لەسەر دروست بووە ئەو خاکەی کە تورکیا لەسەر دروست بووە بەشی هەرە زۆری خاکی کوردستانە ئەگەر کیانێکی کوردی دروست بێ ئەو دەوڵەتە بچووکەی کە ماویانەتەوە ئێمە بێکمان دەزانین تورکیا عقودەی هەیە لەگەڵ کووردا عقودەی خاکی هەیە چونکە ئەوەی دەوڵەتی عوسمانی کە ئینهیاری کردوونەما ئەو تورکیایی ئەمڕۆ تەنیا لە سەیە بیستی خاچی ئیمپراتۆریای عوسمانی ئەو لە سەیە بیستەش کە لەسەری دروست بووە لە سەیە نزیکەی لە سەیە پانزەی خاکی تورکیا نییە لەبەرەوە ئەگەر بێت و کورد بەهێز بێت و دەوڵەتێ بۆ خۆی دروست کات و بتوانێت بەرامبەر بە تورکیا ڕاوەسێ ئەمە بۆ خۆی مەرگ و نەمانی تورکیا دەگەێنێ لە بوجود لە وجهە نەزەری ئەوانە بۆیە ئەوان شەڕی ئەوان مەسلەی حدود نییە مەسلەی وجودە چونکە وجودی کورد نەک حدودی کورد وجودی کورد بۆ خۆیان بە هەڕەشە دەزانن لەسەر بوونی تورک و دەوڵەتی تورک لەبەرەوە ئەوان کورد بە تەواوەتی لە ناو ئەجندەی ئەوانە دوژمنە جا ئەو کووردە بە هەر نەوعی بیر کاتەوە لە هەر شوێنێکا دانیشت بێ لەبەرەوە لەم قۆناغەدا کە ئەوان پارتی دیموکرات بەکاربێنن لە قۆناغی داهاتوو تا دەبن بە سەری خۆشیان دەخۆن بەهۆی ئەو کردەوەی کە بەرامبەر بە پارتی کرێکارانی کوردستان ئەنجامی بێگومان ئەو مەترسیەکی زۆر گەورەیە ئەو مەترسیە هەتا بێ گەورەتر دەبێت چونکە ئێمە دەزانین کە لە ناو عقڵەتی دەوڵەتی تورکیایە
میساقی میلی هەیە چونکە تورکیا ئەردۆغان نایشارێتەوە داوە دۆغڵۆ کاتی خۆی باسیە کرد هەموو کار بەدەستانی دەوڵەتی تورکیا باز لەوە دەکەن کە ئەم خاکە هی ئەوانە لەبەرەوە ئەوان ئەگەر بتوان ڕۆژێ لە ڕۆژان بۆیان بکرێ هەتا کەرکووک دەخەنەوە سەر تورکیا و بە خاک خوانی دەزان بۆی ئەمە هەمیشە مەترسیە ئەمە هێرشە نا هێرشەکانی پێشووتری ژەرمەترسی بۆ لە ئێستادا ئەو هەموو سەربازگەی کە لە کوردستانە دروستیان کردووە بۆ ئەوە نەهاتووە کە بڕاتەوە بۆ ئەوە هاتووە کە لە ناو کوردستانە بمێنێتەوە بە پێی میساقی ملی بە خاکی خۆیانی دەزانێ لەبەرەوە کار بۆ ئەوە دەکەن کە لە داهاتووشە سەری حکوومەتی و لێرش بخۆن لە شوێنی ئەوانە ئیستا وەکو قەیومێک مامەڵە لەگەڵ بارزانی و لەگەڵ مەڵبەتی بارزانیاکەن بۆیە لە داهاتوە ئەگەر بۆیان سەر بگرێت و بەندەکانی میساقی ملی جێبەجێ بکەن و کاتە کیانێک بە ناوێرەمی کوردستانەوە وجودی نامێنێ دەبێتە مێژوو.